ئێوارێکی کۆتاییەکانی هاوینە لە ناو جەرگەی شاری سلێمانی لە بەردەرکی سەراوە هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی کەناڵی کورسات نیوز و بەرنامەی چارە. ئەمەڵقەی چارە لە کۆتایی هاوینە و بەرەو پاییز وەک ڕەنگی ئاڵتون زرد ئەو پاییزەی کە بەدایان کەس شعری بۆ دەڵێ و بەڵام من هەرگیز حەزم لە پاییز نەبوو ئەوەندەی کە عاشق و شەیدای بەهارم. ئەمەڵقەی چارە تایبەتە بە شێرپەنجە لە بەهاری تەمەنە، شێرپەنجە لە مناڵیە، شێرپەنجەی مناڵی یەکێکە لە باوترین شێرپەنجەکان و لە کوردستانیشە مناڵان بەدەزەم نەخۆشیەوە دەناڵێن و دەکرێ هۆکارێکی مردنیش بێ. ئەمڕۆ لە ناو شاری سلێمانی لە ناو جەرگەی و خەڵکی کە دێن بۆ بازارکردن لە کۆتایی هەفتەدا ڕێکخراوە مناڵپارێزی کوردستان وەک بەشێک لەو کەمپەینەیکە لە مانگی نۆی 2019 کە مانگی نۆ مانگی سەپتەمبەر مانگی هۆشیاری شێرپەنجەی مناڵانە سەرقاڵی هۆشیارکردنەوەی هاوڵاتیان و هاونیشتیمانیانن دەربارەی شێرپەنجەی مناڵی. ئەمەڵقەی چارە وەک پاڵپشتی و پشگیریەک بۆ ڕێکخراوە مناڵپارێزی کوردستان و بۆ بەخشینێک بۆ مناڵەکان و بۆ خۆشەویستیمان بۆ مناڵی ئەم وڵاتە هاتووەتە خزمەتتان. ئەم وێنانەی کە لە دەوروبەری منی بینن هەمووی مناڵانی دەستنیشانکراو بە جۆرە جیاوازەکانی شێرپەنجە نیگاریان کردوون و نەخشانویانن. ئەم گردێلەیەش یان قردێلەیە بۆیە ئاڵتونیە لەبەرەوەی کە مناڵان ئاڵتونی ژیانی ئێمەن. ئەم هێمایەکە بۆ هۆشیارکردنەوەی خەڵک دەربارەی نیشانەکانی شێرپەنجەی مناڵی کە لە مەڵقەی چارای بۆتان باسەکرێ. پاش من خاتوسینا لە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان باسیم کەمپەینەتان بۆ کات و دەسەکەین بە ئەمەڵقەی بەرنامەی چارە دەربارەی شێرپەنجەی مناڵی وەک بەشێک لە وەرزی دووەمی چارە کە تاوی وەرزەکە تایبەت کراوە بە هۆشیاری دەربارەی شێرپەنجە. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێز. مناڵپارێزی کوردستان وەکو ئەندام لە چەند ڕێکخراوێکی جیهانی بەردەوام کامپینی هۆشیاری ئەنجامەیە هەموو ساڵێک لە مانگی نۆیە کە مانگی هۆشیاری شێرپەنجەی مناڵانە. کامپینەکانیش بریتین لە کامپین لە دەرەوەی شار و هەروەها لە ناوەوەی شاریش. کامپینەکانی دەرەوەی شار زیاتر ئەو شوێنە ئامانەمان هەڵبژاردووە کە خەڵکی زۆر لێکۆ بێتەوە لە هەموو چین و توێژەکان. کامپینەکانیش بریتین لە ئەو چالەکانی لە کامپینەکانە ئەنجام بدرێن بریتین لە بڵاوکردنەوەی چەند برۆشۆرێک و هەروەها لۆگۆی شێرپەنجەی ئاڵتونی کە ڕەنگی ئاڵتونیە و ئەمەش لەلایەن خۆبەخشەکانمانەوە ئامادەکراوە کە بەردەوام هاوکارمان خۆبەخشەکان و زۆر خۆبەخشی کارامان هەیە. برۆشۆرەکانیش بریتین لە برۆشۆری هێماکانی شێرپەنجەی مناڵی و هەروەها مافەکانی مناڵی توشبووی بە شێرپەنجە کە زۆر بەلامانەوە گرنگە کە تاکەکانی کۆمەلگا هۆشیار بکەینەوە دەربارەی شێرپەنجەی مناڵی و هەروەها پشتگیریش ئەم بکەن لە هەمان کاتە. مناڵپارێزی کوردستان لە نەخۆشخانەی نانەکەلی لە هەولێر، نەخۆشخانەی هیوا لە سلێمانی و هەروەها نەخۆشخانەی سەنتەری ژین لە دهۆک بوونی هەیە و چەند ساڵێکە خزمەتەکە. خزمەتەکانمان زیاتر بریتە لە هاوکاری دابینکردنی هاوکاری دەرونی و کۆمەڵایەتی بۆ مناڵی توشبووی شێرپەنجە و هەروەها دایک و باوکیشیان و لە کاتی پێویستیشە هاوکاری مادیان پێشکەشەکەین و هەروەها کەمپینی دەرەوەی شاریشمان هەیە. ئەم ساڵ کەمپینەکانمان بەرفراوانتر کردووە. کەمپینەکانی دەرەوەی شار زیاتر بنکە تەندروستیەکانمان هەڵبژاردووە بە هۆکاری ئەوەی کە بە هەمان مەبەست کە خەڵکێکی زۆری لۆکۆ بێتەوە قەرەباڵغا و هەروەها شتێکی کەشمان بیر نەچێت لە کەمپینەکانی ناوەوەی شار. ئێمە چەند تابلۆیەکی مناڵانی توشبووی شێرپەنجە عەرزەکەین کە مەبەستمان لە عەرزکردنی ئەم تابلۆیانە نیشانانی توانای مناڵانی توشبووی شێرپەنجەیە کە هەمان توانای مناڵانی ئاساییان هەیە و هەروەها ئەم تابلۆیانە ئەم مناڵانە ئامادەیان کردووە لەگەڵ ڕاهێنەری دەرونی کە مناڵپارێزی کوردستان دابینی کردووە لە ناو نەخۆشخانەکانە کە ڕۆژانە کە لە ناو قاوشە ئەمێنەوە مناڵەکان چارەسەری کیمیایی وەرەگرن لە هەمان کاتە وەکو شێوەیەک کە خۆشی وەرگرن ئەو مناڵانە بەو بەسەربردنی کاتێکی خۆش ئەم تابلۆیانە ئەکێشن و هەروەها بۆ دەربڕینی ئەو هەستانەی کە هەیەە لە کاتی وەرگرتنی عیلاجە لە خۆشخانەیە ئەم تابلۆیانە ئەکێشن. و ئێمە ئەمانەوێت بە کۆمەلگا ڕابگەینین کە شێرپەنجە یەکسان نییە بە مردن. مناڵانی توشبووی شێرپەنجە
ئەتوانن چاک بنەوە داهاتوویەکی پرشنگداریان هەبێت وەکو هەموو مناڵەکانی کە توانایان هەیە ئەتوانن ببن ئەو پیشەیە وەرگرن کە خۆیان حەزیان لێیە چکە ئێستا چەند ماڵێکی چاک بووی شێرپەنجەمان هەیە کە زۆر وەکو بڵێن توانای باشیان هەیە توانای هونەریان هەیە توان لە خوێندنە سەرکەوتون. You are braver than you think. You are smarter than you know. You are stronger than you seem. And you've got places still to go. Not a war you chose to wage, but you have earned each battle scar. There are warriors and angels. Be the warrior you are. We are young, we are strong, and we will sing this song together, so sing along. And as one, we will rise. We won't give up the fight until the night yields to the sun. We are one. It's a joyful kind of music of a hopeful battle cry. We are warriors and angels, and we've got further yet to fly. We are young, we are strong, and we will sing this song together, so sing along. And as one, we will rise. We won't give up the fight until the night yields to the sun. We will sing this song together. We are young, we are strong, and we will sing this song together, so sing along. Sing this song together. We will rise. We won't give up the fight until the night yields to the sun. Yields to the sun. We are one. تۆ ئازاتری لەوەی بیری لێەکەیتەوە، تۆ زیرەکتری لەوەی دەیزانیت، تۆ بەهێزتری لەوەی دەیبینیت. ئەمە پەیامی ئەو گۆرانیە کە لە مناڵەوە وتراوە بۆ مناڵ و پێشکەمێک بینەری بوون کە ئەم گۆرانیە خۆی لە خۆیدا بریتی بوو لە پەیامی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان لەم مانگی نوێی 2019 کە لە سەرتاسەری دنیادا مانگی نۆ بە مانگی هۆشیاری شێرپەنجەی مناڵان دەستنیشان کراوە. بۆ زانیاری بەڕێستان هەموو دووخولەکێک لە شوێنێکی ئەم دنیاە مناڵێک دەستنیشان نەکرێت بە شێرپەنجە. وەک لە سەرەتای ئەم وەرزەی چارەوە پێمان وتون شێرپەنجە بە شێوەیەکی گشتی نەخۆشیەک نییە کە تووشی بیت، بەڵکو نەخۆشیەکە تێدا دەژیت تەنها کاتی دەستنیشانکردنەکەی جیاوازی هەیە. هەندێک لە ئامار و داتاکانەوە نیشاندن کە ساڵانە 300,000 مناڵ دەستنیشان دەکرێن بە شێرپەنجە. بۆ مەبەستی
وەڵامی هەندێک پرسیار لەمانە میوانانی دکتۆر علی عومەرەکەین کە پسپۆڕی خوێن و شێرپەنجەی مناڵانە. دکتۆر علی لەو داتانەیە باس دەواکرێت کە لە 300,000 مناڵ لە 240,000 مناڵەکات ئەکەونە ئەو وڵاتانەی کە بە وڵاتانی دواکەوتوو یان وڵاتانی خوارەوەی گەشەکردنی ئابووری دەستنیشانەکرێن لە کاتێکە تەنها لە 120 یان 60,000 دەکەوێتە وڵاتانی پێشکەوتووی ئابووریەوە. بۆ بەڵێ خۆی لە ڕاستیە ئەمە ئەوە ناگەیەنێ کە ڕێژەی توشبوون بە شێرپەنجەی مناڵی لە وڵاتانی ئابووری مامناوەند و ئابووری کەمە بەرزترە. بە پێچوانەوە زۆربەی توێژینەوەکان ئەوان دەرخستۆ کە ڕێژە بە ڕێژە منداڵ کەمتر توش ئەبێت لە وڵاتانی ئابووری مامناوەند و ئابووری کەمە، بەڵام ژمارەی ئەو وڵاتانی کە ئابووری مامناوەند و کەمن زۆر زیاترن لە ژمارەی ئەو وڵاتانی کە وڵاتە پێشکەوتوەکانن. باشە جەنابەت توێژینەوەکەت لەسەر شێرپەنجەی مناڵی بووە یان شێرپەنجەی مناڵان بووە باڵێ کە بە شێوەیەکی گشتی لە تەمەنەکان جیاوازیەکان 0 بۆ 12 0 بۆ 14 0 بۆ 7 کە پێشکەمێک بوون و تۆ بێک و باسمان کرد هەر بۆ زانیاریتان ئەم قردێلە ئاڵتونیە هێمایە بۆ شێرپەنجەی مناڵان. دکتۆر علی لەو توێژینەوەی کە کردت لە شاری سلێمانی پێشکەمێک وتت ڕێژەکە لای ئێمە کەمترە بەراوردیان لە وڵاتانی دواکەوتوو کەمترە و بڵێ لە 100,000 ئاژمارەکرێ. ئەی ڕێژەی دەستنیشانکردن بە شێرپەنجەی مناڵی لە سلێمانی بەراورد بە وڵاتانی دەوروبەر چۆنە؟ بەڵێ وەکو ئەو وتەی کەوتە منداڵ خۆی پێناسی جیاواز هەڵەگرێت لە هەموو وڵاتێک. هەنێ وڵات لە لەدایکبوونەوە کاکاتە سفر ڕۆژی سفرە هەتا 14 ساڵ کاکاتە 14 ساڵ و 12 مانگ حسابەکەن بە منداڵ. هەندێک وڵاتی تر 0 بۆ 19 حسابەکەن و لای خۆمان شتێکی تایبەتە 0 بۆ 18 حساب ئەکرێت بۆ منداڵ. بەڵام وەکو توێژینەوەکەی ئێمە کە لەگەڵ بەڕێز دکتۆر خالید حەمە ساڵح پسپۆڕی نەخۆشەکانی مناڵان مامۆستای بەڕێزم ئەو توێژینەوەمان ئەنجاممە 0 بۆ 19 ماوەگرۆک و ستانداردێکی جیهانی. بەڵێ ڕێژەی توشبوون بە شێرپەنجەی منداڵی لە پارێزگای سلێمانی کە تاوان ئێستا پارێزگای سلێمانی و هەڵەبجەش ئەگرێتەوە چکە ئێمە نەخۆشەکانمان لە 2007ەوە وەرگرت کە ئەو کاتە هەردوو پارێزگاکە یەک بوون و لە 2014 جیابوونەوە. ڕێژەی توشبوون بە نەخۆشی شێرپەنجەی مناڵی زۆر کەمترە وەک لە وڵاتانی پێشکەوتوو. ئەمە هی ئەوەیە کەمە توێژینەوەمانی هەیە یا هی ئەوەیە کە فعلەن خۆی هەر کەمترە؟ هەردوو هۆکارەکە. باشە. یەکەم هۆکاری سەرەکی کە فعلەن خۆی هەر کەمترە. دووەمیش هۆکاری لاوەشی کە دەستنیشانکردنی شێرپەنجە عادەتەن لە وڵاتە لە دواوەکانە دەستنیشانکردنی شێرپەنجە ڕێژەکەی کەمترە لە وڵاتە پێشکەوتوەکانە، یعنی هەندێک جار منداڵ بە سەریدا تێ ئەپەڕێ. بەڵام ئێستا لە کوردستانە ئەگەر بڵام ئەو شتە زۆر دەگمەنە ئێستا لە دوای 2010ەوە بە تایبەتی کە ئەم سنتەرە شێرپەنجەیانە زۆر پێشکەوتن بە تایبەتی نەخۆشخانەی هیوە و دەستنیشانکردنی شێرپەنجە شتێکی ئەوەنە قورس نییە. بۆ ناسینەوەی نیشانە سەرەتەکانی شێرپەنجە لەم هەڵمەتەی کە ڕێکخراوی مناڵپارێز بە هاوکاری بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی ڕایگەیاندەوە بە هۆشیاری دەربارەی شێرپەنجەی مناڵان و دەستگای میدیای کورساتیش بە شێوەیەکی چالاکانە هاتوۆتە ناو بەرنامەی چارەش وەک بەشێک لەو دەستگایە بەشدارە تێیدا سپۆتێکی ڕاگەیاندنی هۆشیاری هەیە کە باز لە نیشانەکانەکات بۆ شێرپەنجەی مناڵی کە لەگەڵ بینینەوە نیشانەیە پێویستە بە زووترین کات سەردانی پزیشکێکی گشتی یان پزیشکێکی مناڵان بکەن بۆ دڵنیابوون لە سەلامەتی مناڵەکان. بینەری ئەو ئینفۆگرافیکە بن و ئەگەڕینەوە لاتان پرسیارم هەیە دەبارەوەی کە بۆچی مناڵان تووشی شێرپەنجە بن لەگەڵمانەوە. لە مانگی هۆشیاری سەبارەت بە شێرپەنجەی مناڵ گرنگە ئاگامان لەم هێمایە نەبێت کە دەستپێکی شێرپەنجەن لە منداڵاندا شین و مۆربوونی پێست و خوێنبەربوون ئازاری ئەسکەکان بە شێوەیەکی گشتی گرێ یان هەڵاوسان بە تایبەتی ئەگەر بێ ئازار بێت و بەبێتە و هەستکردن بە نیشانەکانی هەوکردن بێت
دابەزینی کێش و بوونی تا بەبێ هۆکار کۆکە بە شێوەیەکی بەردەوام یان تەنگە نەفەسی و هەناسە بڕکێ ئارەخکردنەوە لە شەودا گۆڕانکاری بەسەر چاودا وەک سپیبوونی بیلبیلەی چاو سەرەتای خێلبوون لە دەستدانی بینین شینبوون و ئاوسانی دەوری چاو ئاوسانی گەدا سەر ئێشە بە تایبەتی ئەگەر بەردەوام بێت ڕەشانەوەیکی توند بە تایبەتی بەیانیان و خراپتربوونی لە ڕۆژدا هەڵاوسان بەبێ بوونی هیچ پێکانێک یان هەوکردنێک ئەگەرم نیشانانە بوونیان هەبوو ئەوە پێویستی بە پشکنینی خێرا هەیە دکتۆر علی ئێمە ئێستا وەستاوین لە شوێنیشی مناڵانەیە وەستاوین ئیتر دنیای مناڵی شەرەوەیە یاریکردن و وێنە کێشان و ئەمانەیە خۆشت کارەکەت وەک پسپۆڕێکی خوێن و شێرپەنجەی مناڵان بەردەوام لەگەڵ مناڵە هەڵەسوودانیشی پرسیارەکەم ئەمەیە بۆ نوێ لە شێرپەنجەی سیەکانە کە باوترینە لە پیاوانە ئەڵێن لە دە نەخۆشی شێرپەنجەی نوێیان جگەرە کێشن لە شێرپەنجەی مەمکە کە باوترینە لە خانمانە و لە هەردوو ڕێگەزیشە باوترینە ئەڵێ قەڵەوی دەکرێشن هۆکارەکانی مەترسیدار بێ بۆ شێرپەنجە ئەگەر چی دەکرێت هۆکاری بوومەوە لە هەموو جۆرەکانی شێرپەنجە و لە هەموو جۆرەکانی نەخۆشیە ڕۆڵی خۆی بژێڕێ بەڵام مناڵێک تویان بینی بە دەمانگی بە یانزەمانگی بە یەک ساڵی بە سێ ساڵی چی بینیوە لە ژیانە چی کردووە چی خواردووە بۆی کە شێرپەنجەی هەبێت ڕاستە نەک هەر بە یان زەمانی بەرەو سەرۆک و جەنابوتە مناڵ هەیە لە سکی دایکەوە ئەمە لە سکی دایکەوە هیوە کە دایکی خواردنی خراپی خواردووە ئێستای نەسەرەوە شێرپەنجەی مناڵی هەتا ئێستا کە ئەو توێژنەوانی هەتا ئێستا لەوەتەی دنیا هەیە و لەوەتەی زانست هەیە لەسەری کراوە لە تێکست بووکە ئەڵێ لە 1975 بۆ 90 هۆکارەکانی نەزانراوە ئەوەی کە ئەمێنێتەوە یعنی 10 بۆ 25 هۆکارەکانی لێک دراوەتەوە کە ئەم ڕێژەیە بۆ هەیە لە 10 بۆ 25 بۆ ناڵێ بە شێوەیەکی قەتعی بڵێ لە 110 لەبەرەوەی لە هەنێ وڵات لەو چێر سەبەبەکە زیاتر هەبێ بۆ لە هەنێ وڵاتی تر لەبەرەوە ڕێژەکە گۆڕانکاری تایە ئەو لە 100 بڵێن دەیی کە سەبەبەکەی زانراوە هۆکارەکانی دابش بەسەر هۆکارگەلێکی زۆرە باشە ئەم هۆکارگەلانە چین یەکێک لە هۆکارەکان ببوورە سەرەکیترین هۆکاری ناوەشین هۆکاری ناوەشی کە بریتە لە گۆڕانکاری شێرپەنجەی لە خانەی منداڵدا لەگەڵ ئەو تەسیراتانەی کە کاتی خۆی دایک و باوکی ئەم منداڵانە هەیان بۆ لەسەر کۆرپەکەیان بۆ ئەم بازدانە بۆ وەکو دووبارەیەکەمەوە خواردنی دایک و باوکەکەیە ژینگە و شوێنی ژیانی دایک و باوکەکەیە جگەرە کێشانی دایک و باوکەکەیە گوناحی کێیە مناڵان تووشی شێرپەنجە بن ڕاستە بە تایبەتی لەو کاتەیە کە منداڵ لە سکی دایکێت یا پێش ئەوەی دروستیش بێت ئەم دایک و باوکە هەر هەڵس و کەوتێک یا ببوورە هەر شێوازی ژیانێکی نائاسایی بەدەر لە شێوازی ژیانە ئاسایی و پێشکەوتووەکە هەبێت تەسیرەکاتە سەر یعنی چی مناڵەکە بۆ نمونە ئەوەی کە تۆ باسکە توێژینەوە هەیە لەسەر ئەوەی کە جگەرەکێشانی دایک و باوک هەردووکیان باوکیش تەسیری هەیە لەسەر مناڵەکە ئەگەر مناڵەکە هێشتا دایکیش نەبوو بێت هێشتا لە سپێر هێشتا لە دایک نەبوو یعنی ئەوە نییە بڵێیت ئەگەر باوکەکە لە ژوورەکە جگەرە بکێشێ مناڵەکە بەڵێ ئەوە تەسیرێکی خراپی لەسەر مناڵەکە هەیە بەڵام تەنانەت لە دایکیش تەنانەت لە سکی دایکیشە دروست نەبوو هێشتا خانەکان بەیەک نەگەشتبن لەو کاتەشە تەسیر یعنی ئەگە زۆر ئاسانی کەینەوە کوڕێک و گەنجێک بە دەستگیران ناری جگەرە و نێرگەلە بکێشن زیادە ڕێی بکەن لە خواردنەوە ئەکرێت لە داهاتوە مناڵەکانیان دەستنیشان بکرێن بە شێرپەنجە ئەکرێت باش تەنها جگەرەکێشانیش نییە بەرکەوتنی مادەی کیمیاییە
بۆ نمونە مێروپوژەکان شوێنی ئیشکردنی دایک و باوکەکەی بۆ نمونە کارگەی جگەرە یا کارگەی دروستکردنی ماوادی کیمیایی کاریگەری تر هەیە لە هۆکارە دەرەکیەکان بۆ نمونە توێژنەوەی تازە کراوە لەسەر شیرپێدانی سروشتی کە شیری دایک پارێزەرە لە شێرپەنجە. یعنی ئەم ناڵانی کە شیری دایکی خواانە خۆن کەمتر ئەگەری شێرپەنجە کەمتریان. باش ئەم بورجی تەلەفۆن و ئەم شەبەکاتی مۆبایل وەمانە هەتا ئێستا نەسەلمێنراوە. بەڵام ڕاهەیە بەس لەسەر مناڵی من لەسەر گەورە ساڵان هیچ قسەی ناکەم لەسەر شێرپەنجەی منداڵی تا ئێستا نەسەلمێنراوە. بەڵام ئێریایە بۆ توێژینەوە. بواری توێژینەوە بوارە توێژینەوە. بە شێویشی گشتی شێرپەنجەکان کە دابەشەکرێن هەندێکیان پێوترێت شێرپەنجەی ڕق وەک شێرپەنجەی مێرخ شێرپەنجەی ئێسک و بۆ نمونە شێرپەنجەی کۆئەندام و ئەندامەکان شێرپەنجەی سی پرۆستاتەم کۆتا کۆتایی و شێرپەنجەی نەرم کە بریتینە شێرپەنجەی خوێن و لیمفەگرەکان لە منداڵانە کامیان باوترە؟ لە منداڵانە شێرپەنجەی خوێن و لیمفەگرەکان کە شێرپەنجەی نەرمی پێ ئەوترێ نیوە یا هەندێک جار نیوە زیاتریش لە هەنە وڵات هیچ شێرپەنجەی هەموو منداڵان پێگەهێنێ خۆی لە بنەڕەتە 12 جۆری سەرەکی شێرپەنجە هەیە کە 114 لقی لێ بێتەوە. یعنی بە شێوەیەکی گشتی 114 جۆر شێرپەنجەمان هەیە لە مناڵە. لەم 114 جۆرە زۆربەی جۆرەکان وەکو جۆر وەری بگری زۆربەی جۆرەکان شێرپەنجەی شانەڕەقەکان ئەگرنەوە یا بە ئینگلیزی پێوتە سۆلید تیومەرز شێرپەنجە ڕەقەکان ئەگرێتەوە. بەڵام لە ژمارە و لە ڕێژەیە تەنها شێرپەنجەی خوێن و لیمفەگرەکانە کە زۆربەی شێرپەنجەی مناڵان پێگەهێنێ و لەمەش شێرپەنجەی خوێن لە پێشی پێشەوەیە کە ئەگەر بە شێوەیەکی گشتی هەمووی وەرگرین لە 3 بەشێک یعنی لە 3 شێرپەنجەی مناڵێکیان شێرپەنجەی خوێن لەمەش لە هەمووی باوتر لیوکیمیایە. لە هەمووی باوتر لیوکیمیا. جا لەبەر ئەوە زۆر گرنگە کە ئێمە هەمومان زانیاریمان هەبێت دەربارەی لیوکیمیا. لیوکیمیا چییە؟ چۆن دروست دەبێ؟ هۆکارەکەی چییە؟ لە ڕێگەی ئەنیمە شتێکەوە کە بۆمان کورداندون ببینن بۆی کە زانیاریتان لەسەر لیوکیمیا هەبێ و پاشەوە گەڕێمەوەلاتان بۆ چارەسەری شێرپەنجەی مناڵی پرسیارم لە دکتۆر عەلی هەیە. ئایا چارەسەرەکە بە نەشتەرگەریە بە تیشکە یان بە کیمیاییە یان هەموویانە؟ لەگەڵمان. لیوکیمیا چییە؟ لە نێو ئێسکەکانماندا مۆخی ئێسکیتایە کە شوێنی دروستکردنی خانەکانی خوێنن. ئەم کارگانەش شوێنی دروستکردنی خڕۆکە سوور و سپی و خەپلەکانی خوێنن. کەسی توشبووی لیوکیمیا واتە شێرپەنجە خوێن ئەو کارگەی کە شوێنی دروستکردنی خڕۆکەکان و خەپلەکانن کێشەیەکی تیادا دروست دەبێت و خانەی پێنەگەیشت و بەرهەم دەهێنێت کە کەڵەکە دەبێت لە ڕێڕەوی مۆخی ئێسکدا و نایەتەوە نەو ڕێڕەوی خوێن کەواتە دەبێت لەوە تێبگەین بۆچی مۆخی ئێسک دەبێتە هۆی دروستکردنی ئەم خانە شێرپەنجیانە. کێشەیەک لە ئاڵوگۆڕی ناڕووکوپێکی بەشی کرۆمۆسۆمدا لەگەڵ دانەیەکی تردا دەبێتە هۆی توشبوون بە شێرپەنجەی خوێن. بەڵام تاوەکو ئێستا نازانرێت ئەم ئاڵوگۆڕە بۆچی ڕوودەدات. کاتریس ئۆتیس لە زانکۆی ئەدنبرا تەکنیک و پشکنێنێکی نوێی دۆزیوەتەوە بۆ پشکنین و دیاریکردنی پێشوەختەی شێرپەنجەی خوێن. تاقیکردنەوەی نوێترین چارەسەر بۆ تێپەڕاندنی هەروەها هۆکاری ئەم ئاڵوگۆڕە دیاری بکات. سەنتەرەکانی لێکۆڵینەوەی شێرپەنجەی خوێن چەندین پسپۆر لێکۆڵینەوەی ساڵانە دەکەن بۆ دیاریکردنی نیشانە و کاریگەرەکانی شێرپەنجەی خوێن لە کەسەکانی کە مناڵن و گەنج و تەنانەت بە تەمەنەکانیشدا تاوەکو نوێترین چارەسەر بۆ هەموو ئاسوتەمە جیاوازەکان بەدۆزرێتەوە. هاتینەوە خزمەتان. سەبارەت بە شێرپەنجە ڕەقەکان بۆ نمونە شێرپەنجەی مێشک و شێرپەنجەی ئێسک و ئەمانە نەشتەرگەری هەیە لەگەڵ چارەسەری کیمیایی و چارەسەری تیشک. بەڵامەوەی کە لە هەمووی باوتر لە مناڵانە و پێویستە زانیاری زۆرتر هەبێت لە سەری لەلایەن ئێوەوە شێرپەنجەی خوێن و لەوانیشا لیوکیمیا. دروستە دکتۆر عەلی زانیاریەکانم؟ باشە. ئەوانی تر کە شێرپەنجەی ڕەقن باوازان لەوێنین ئەوەی کە زۆر گرنگ بوو لە قسەکانی بەڕێستا کە
منیش بە خوێندنەوەی خۆمەوەم دەرکەوتەوەی کە خەڵک لەسەر لیوکیمیا زۆرترین زانیاری هەیە لەبەرەوە لە هەمووی باوترە و زۆربەی توێژینەوەکانیش لەسەر لیوکیمیا کراوە زۆربەی لەسەر زۆری لیوکیمیا. توێژینەوەکان لەسەر لیوکیمیا باشە چارەسەری لیوکیمیا لەبەری کە شێرپەنجەی خوێنە وا نازانم نەشتەرگەری تیا بکرێوانێ باشە تیشکی تایە لە هەنە حاڵی زۆر تایبەت و دەگمەنە تیشک هەیە و لە هەنە حاڵی زۆر تایبەت و دەگمەنە نەشتەگەری هەیە بەڵام بە چارەسەری بنەڕەتی دانانرێن بەگشتی هەر چارەسەری بەگشتی چارەسەری شیمیایی باشە. و چۆنەڵی زائید ناقص چاندنی مۆخ باش ئەو چاندی مۆخێمە داهاتوە باسیەکەی کە ئەمە سەرستان بۆ ئەو ڕابکێشم دووبارە هەر بە هاوکاری ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی ئێستا لە شاری سلێمانیە سەنتەری چاندنی مۆخی ئێسک هەیە کە بە نەخۆشخانەی شەهید سواری گەرمیان ناسراوە و بەشێکە لە دامەزراوەی هیوا و بە هەردووشیان دیسان وەستە بۆ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی کە تاکە سنتەری عێراق ئەتوانێت خانە لە کەسێک وەربرێت و لە کەسێکی ترا بیچێنێتەوە مەجگەلەوەی کە دەکرێت لە کەسەکە خۆشیان قەدەخانەکان وەربرێت و بیچێنێتەوە لە ئاڵلقەکانی داهاتووی چاریا باسی کارەکانی ئەوان و خزمەتە گەورەکەی ئەوانیشەکەی بەڵام ئەوەی کە جێگەی پرسیارە لێرەیە هەر دەربارەی شێرپەنجەی مناڵی هەندێک لە داتاکان باس دەواکەن ئەڵێن لە وڵاتە هەژار نشین و کەم دەرامەتەکانە لە 5 مناڵ کە دەستنیشان دەکرێن بە شێرپەنجە تەنها یەکێکیان دەربازانە بێ چواریان بەداخەوە دەمرن لە کاتێکە لە وڵاتە دەوڵەمەنەکانە لە 5 مناڵ کە دەستنیشان نەکرێن چواریان دەربازە بێ و تەنها یەکێکیان دەمرێت ئێمە لەکوێین دکتۆر لە 5 مناڵ کە دەستنیشان نەکرێت لای ئێوە لە نەخۆشخانەی هیوا کە بۆ بە هیوا بۆ هەموو کوردستان لە 5 مناڵ کە دەستنیشان نەکرێت بە شێرپەنجە چواریان دەربازانە بێ بەڵێ ئەو وتەی جەنابەت زیاتر وتەیەکی گشتگیرە کە لە وڵاتە پێشکەوتەکانەوە ئەموتانە نووسراوەتەوە وڵاتە هەژار نشینەکان بەڵێ لە هەنێ وڵاتە لەوانەیە خراپتریش بێت لە هەنێ وڵاتە لەوانەیە هەمویان بمرن بەڵام ئێمە ناکەوینە هەژارەکان و ناکەوینە زۆر پێشکەوتەکانەوە بەڵام لە ئاستێکی زۆر باشین لە ئاستێکی یەکجار باشین لە توێژینەوەی برای بەڕێزم دکتۆر زەردەشت کە لەسەر چاکبوونەوەی لیوکیمیا کردی پێش ساڵێک زیاتر لە 170 هەموو لیوکیماکانمان چاکە بنەوە و ئەچنەوە بۆ ماڵەوە کومناڵێکی ئاسایی و بەژێر چاودێریان کەواتە دەربارەی لیوکیمیا بە تایبەتی کە زانیاری لەسەری گرنگە ئێمە لە 5 مناڵی دەستنیشانکراوە بە لیوکیمیا چواریان چاکە بێتەوە زۆر باشە یەکێک لەو شتانی کە باس ئەکرێت لە چارەسەری شێرپەنجەیە دەوترێ هەندێک لە دایک و باوکان مناڵەکانیان نابن بۆ چارەسەری شێرپەنجە کەمە دووبارە بۆ وڵاتە دواکەوتەکانم قسەیە ڕاستە لەبەر هۆکارە کۆمەڵایەتیەکان ئێمە لە کوردستان لەکوێین دووبارە ئەمەش هەر ڕێژەیە و تەطبیق نابێت بەسەر ئێمە لەبەرەوەی کە ئێستا هۆشیاری خەڵک زیاترە لە کوردستان تەنانەت لە چاو ناوەڕاست و باشووری عێراق هۆشیارەکە زۆر زیاترە بەڵێ ئێمە جاجار پرسیارمان لێکرد لە ئەم پزیشکانی پسپۆری دەرەوەی وڵات کە ئەڵێن ئایا هەموو منداڵێک ئەهێنن بۆ چارەسەر خێزانی هەموو منداڵەکانیان ئەهێنن بۆ چارەسەر ئەگەر تووشی شێرپەنجە بێ یان بەدڵنیاڵین بەڵێ ئەوان ڕخنی ئەوان هەبوو ئەیان و لەم وڵاتانەیە کە ئێمە ئەوەی زانیاریمان هەیە بۆ نمونە جیاوازیەکرد لە بینی کچ و کوڕاکە کچ ناهێنرێ بۆ چارەسەر وازی لێ ئەهێنن تا بۆ بە نەخۆشیەکە بمرێت بەڵام نەخێ وەڵامی ئێمە ئەوە نییە بەڵکو ئەتوانین بڵین هەموو منداڵێک کە تووشی هەر جۆرە نەخۆشیەکە بێت نەک هەر شێرپەنجەش ئەهێنرێ بۆ نەخۆشخانەکان و بەو شێوە ئەمەش بۆ خۆی جێگەی خۆشحاڵیەکە کۆمەڵگەی ئێمە لەبەرەو پێشچوونە دایک و باوکی ئێمە ئاستی فەرهەنگی و هۆشیاریان لەسەرەوەیە بە جیاوازیەوەی کە هەندێک کەسەوێ وادە خەڵک تێبگەێن کە کوردستان زۆر دواکەوتووە نەخێرەوە شایەتی پزیشکێکی شێرپەنجەیەکە ئێمە لە زۆر لە وڵاتەکانی دەوروبەرمان پێشکەوتوترین و تەنانەت لە ناوەڕاست و خوار و عێراقیش زۆر پێشکەوتوترین و دەچین بەدەم چارەسەرەکان دکتۆرانی اینجا کۆمەڵێک بەسەرە لێکم وەڵامی کورت و پوختمەوە ئەو وەڵامی کە بینەرەوێ ئەو پرۆتۆکۆلی کە ئێوە کاری پێکە لە نەخۆشخانەی هیوا بۆ چارەسەری شێرپەنجەکانی مناڵی بەگشتی و شێرپەنجەی خوێن و لیوکیمیا بە تایبەتی ئایا پرۆتۆکۆلێکی ناوخۆیی و خۆتان بە مێشکی خۆتان دروستان کردوان پرۆتۆکۆلێکی جیهانیە هەموو پرۆتۆکۆلەکان ستانداردی جیهانیە و بە تایبەتی ستانداردی ئەمریکی و بەریتانی ئەو دەرمانانی کە پێویستە بۆ چارەسەری شێرپەنجەی مناڵی لە کوردستان و لە سلێمانی و لە هیوا بەردەستن زۆربەی زۆری بەردەستە ئەوشی بەردەست نەبێت ئێمە یا لە ڕێگەی کە سوکاری نەخۆشەکەەوە یا خۆمان لە ڕێگەی
بەڕێوەبەراتی نەخۆشخانە و بەڕێوەبەراتی گشتی تەندروستیە لە ڕێگەی خێرخوازانەوە دابینیەکەین بۆ نەخۆشەکان. کواڵیتی دەرمانەکانتان ئەوەیە کە پێویستە ببێ؟ تا ڕادەیەکی باش لێ ڕازین. زۆر باشە. جا ئەو دەرمانانە چۆن بەکارەهێنرێت؟ کاری پزیشکی وەک لە هەموو دنیادا کارێکی تیمە، لە نەخۆشخانەی هیواش تیمە، دەچین و بۆ بەشی چارەسەری شێرپەنجەی مناڵی لە نەخۆشخانەی هیوا لەوێ پەرستارێک باس لە کارکردنەکەەوەی ژۆک بەشێکی گەورەی ئەو تیمە گەورەیەوان کە نەگەر نەخۆشخانەوە لە هەموو نەخۆشخانەکان هەمووان بەشدارن لە چارەسەرە، هەر لەو برانی پۆلیسەوە کە ئاسایشی پزیشکان و کارمەندانە پارێزن، هەتا برایان و خوشکانی پرزگا، هەتاوەکو کارمەندان و پەرستاران. پاشەوە گەڕینەوە لاتان پرسیاری ترم ماوە دەربارەی گەڕانەوەی لیوکیمیا و ئەگەری ژیان پاش لیوکیمیا لەگەڵ. ئێمە وەکو کارمەندانی نەخۆشخانەی هیوا کە بمێ باسی جۆرە جیاوازەکانی نەخۆشی شێرپەنجە بکەم. چەند جۆرێکی جیاوازی شێرپەنجەی منداڵان هەیە کە بە پێی جۆرە جیاوازەکان عیلاج دەدرێ بە منداڵەکان. لەوانە ڤینکریستینمان هەیە، سایتۆسارمان، سایتارابینمان هەیە، دۆکسۆڕۆبۆسینمان هەیە، میزۆترەکزیامان هەیە و جۆرە حەبێکمان هەیە پێی دەگوترێت سکس ئەی کە بە پێی جۆری جیاوازی شێرپەنجەکە دەدرێت بە منداڵەکان. ئەگەری چاکبوونەوەی توشبووان بە نەخۆشی شێرپەنجە لە منداڵاندا ئەگەر بێت و من باسی ڕێژە بکەم، بەر لەوەی باسی ڕێژەکە بکەم دەمەوێت باسی توشبووان بکەم بە نەخۆشی شێرپەنجەی منداڵان. ڕێژەکەی دەتوانین بڵێن 26 واتە لە کۆی 800 منداڵێک کە بە نەخۆشی شێرپەنجە دیاری دەکرێت 26یان توشبوون بە شێرپەنجەی خوێن واتە جۆری ALL ئەکیوت لیمفۆسایتیک لیوکیمیا. بەڵام بۆ مەسەلەی چاکبوونەوە دەتوانم بڵێم 90% ئەو منداڵانی کە تووشی شێرپەنجەی خوێن دەبن ئەمەلی چاکبوونەوەیان هەیە. خاڵێکی تر ئێمە وەکو ستافی هیوا پشتگیریمان بۆ یاخود چۆنێتی مامەڵەکردنمان لەگەڵ منداڵەکان چۆنە. بەڕاستی ئێمە وەکو کارمەندانی قاوشی منداڵان، ستافی قاوشی منداڵان ئیشمان کەمێک قورسترە وەکو لە ئەو کارمەند و ستافەی کە لە ئیش بۆ گەورە ساڵانێک دەکەن. لەبەرەوەی ئێمە تحمل لەگەڵ یەک کەسدا ناکەین، ئێمە تحمل لەگەڵ خێزانێکدا دەکەین. بەڵام خۆشبەختانە ئەومان هەیە کە تەواوی ئەو کەسانی کە لە قاوشی منداڵاندا داوام دەکەن حەز و خولێ ئیشکردنیان لەگەڵ منداڵدا هەیە. ئەوەش هۆکارێکی باشترە بۆی کەمە بتوانین بە ئینەرژیەکی زیاترەوە ئیش بۆ منداڵەکە بکەین. ئوستافێکی وامان دروست کردووە کە هەر لە کلینەرەوە هەتاوەکو دکتۆرە ئەخساییەکانمان بتوانین کە کەمێک باری دەرونی منداڵەکان ڕابگرین، باری دەرونی دایک و باوکی ڕابگرین. زۆر جار هەیە کە خاڵی مامی منداڵەکە دایە گەورە و بابە گەورەی یاخود پوری دێت پرسیار دەکات، یعنی ئێمە لەو کاتە بێ وەڵامی هەمویان بدەینەوە، دڵی هەمویان ڕابگرین. جگە لەوەش ئێمە لە کاتی کردنی پرۆسیجەرەکاندا کە بۆن ماڕۆیە ئایتیە یان پۆرتەکە ئەوە پرۆسیجەرە قورسەکانن لە ناو قاوشدا هەوڵ دەدەین دیاری پێشکەش بە منداڵەکان بکەین بۆی کە کەمێک دۆخی دەرونی بێتەوە ئارام بێتەوە و ترسی نەمێنێت لە کاتی عیلاج پێدانەکەدا. جگە لەوەش لە کاتی کردنی ئەو پرۆسیجەرانەدا ئێمە بە تەواوی وەکو ستاف کە ئیش دەکەین چەندە بە زانستیانە هەوڵ دەدەین کە ئیش بۆ منداڵەکە بکەین ئەوەندەش دەمان دەجوڵێ لە کاتیدا، یعنی لە کاتی ئیشکردندا قسەی لەگەڵ دەکەین، زۆر قسەی لەگەڵ دەکەین بۆی کە تەرکیزی لای ئەوە نەبێت کە ئێمە خەریکی چی بۆ دەکەین و کەمێک لەو ترس و دڵڕاوکی هەیەی بڕەوێتەوە. دکتۆر علی پێشەوەی کە بپچڕین باسمان لە ئەگەری چاکبوونەوە کرد لە شێرپەنجەی مناڵیا بەگشتی و لیوکیمیا بە شێوەیەکی تایبەتی کە لە هەمویان باوترە و خەڵک پێویستە زانیاری لەسەریان زیاتر بێت. تۆ 5 ساڵ زیاتر لە نەخۆشخانەی هیوا وەک پسپۆڕی خوێن و شێرپەنجە کارەکەی باست لەوە کرد کە ئێمە بەگشتی لە 5 مناڵ 4یان چاکە بێتەوە ئەڕاتەوە بۆ ماڵەوە. باش چاکبوونەوە ئیترێوە لەو مناڵە ئەگەڕن بڕات و تەواو یان هێشتا شتی تر ماوە؟ نەخێر ئەبێت
شتی زیاتر ئەمێنێت بەڕاستی یەکەم چۆنەتی چاودێریکردنی ئەو منداڵە دوای چاکبوونەوە لە شێرپەنجە چۆنەتی چاودێریکردنی ماکەکانی چارەسەری شیمیایی کە پێشتر وەریگرتووە ینی چارەسەری شیمیایی نەک تەنها لە کاتی پێدانی چارەسەرەکەیە ماکی هەبێ بەڵکو لە دوای تاوابوونی ئیلاجیش لە دوای چەند ساڵێکیش لە تاوابوونی ئیلاج ماکەکان هەر ئەمێنە و ترسیان هەیە لەبەر ئەوە چاودێریەکی بە ئینگلیزی پێڵەن ڕێگولەر چاودێریەکی ڕێک و پێک دا ئەندرێ بۆ نەخۆشەکان هەمووی بە مەوعیدی تایبەت بۆ نەخۆشەکان و هەموو ئەو پشکنیانەی کە پێویستە لەو سەردانکردنەوانەیە ئەکرێت بۆ نەخۆشەکان بۆ نمونە لە لیوکیمیا ئەگەر باسیکەین لە سەرەتاوە لەو ڕۆژەی کە ئیلاج تەواو ئەکات مانگی جارێک چاودێری ئەکرێ مانگی جارێک پشکنینی تایبەتی بۆ ئەکرێ هەتا 3 مانگ دوای ئەوە 3 مانگ جارێک هەتا ساڵێک دوای ئەوە 6 مانگ جارێک هەتا 2 ساڵ دوای ئەوە هەتا کۆتایی ژیانی ئەم نەخۆشە هەموو ساڵێک بۆ ئەگەری گەڕانەوەی هێم نەخۆشیە بەڵێ چاکبوونەوەی نەخۆشی شێرپەنجە بەڵێ مانای ئەوەیە کە بنەبڕ کراوە بەڵام گەڕانەوەش یەکێک لە ئەگەرەکان یەک پرسیاری کورتم هەیە کۆتایی پرسیاری خانیشمە ئەو مناڵانەی کە دەستنیشان کراون بە شێرپەنجە و شێرپەنجەکەتان بۆ بنەبڕ کردوون و ئیتر ژیانی خۆیان نەژین و کۆرکەسێک و دەشێت چاودێریەوە ئەمانەوە بۆ داهاتوو چ کچ بن چ کوڕ دەکرێت هاوسەرگیری بکەن کێشا بێت لە هاوسەرگیریانە بە هیچ شێوە کێشە نابێت ئێمە کە ئەڵێن بە نەخۆشە ئەڵێن دوای ئەوەی کە چارەسەر تاوەکە کە ئەڵێن ئیتر تۆ چاک بوویتەوە یعنی تۆ بوویتەوە بە مناڵێکی ئاسایی هیچ کێشەیەکی نابێت نە لە خوێندان نە لە مەکتەبان نە لە هاوسەرگیریە بە هیچ ئەمەش خۆی لە خۆی هەواڵێکی دڵخۆشکەرە کە ئێمە لە کوردستان و لە سلێمانی لەو ئاستەی چارەسەران کە مناڵان و جگەرگۆشەکانی هەمومان ئاڵتونەکانی ژیانمان چانسی ژیانیان هەبێت و داهاتوویەکی پرشنگدار و ڕۆشنیان هەبێت یەکێک لە چیرۆکەکانی سەرکەوتن بەسەر شێرپەنجە و پاڵەوانێکی شێرپەنجە کوڕێکی گەنج و مناڵی ئەم کوردستانی خۆمانە تیمی کورسات نیوز سەردانیان کردوون و راپۆرتێکیان لەگەڵا کردوون بیدەری چیرۆکی ئەو بن و دەگەڕینەوە وڵاتان بۆ کۆتایی هێنان بە ئەمەڵقە تایبەتەی چارە دەربارەی شێرپەنجەی مناڵی لەگەڵمان بن. لە پۆلی دوو ماساکە ناتن بۆ لامان ئاو بۆ لامان ئیتر دوایەوە پرسیاریان لێ کردم نیشەم زانیتر دەریان لە پۆلی دوو دەرچووم تر لە پۆلی سێ سەعیمە بەر چوومە بۆ پۆلی چواریش هەر سەعیمە کرد دەرچووم لە ئیمتیحانی لیڤیا 60 مێنە دەحان 60 کە شاکار خۆمان کچێکمانە بوو 15 2010 لە دایکە بوو نەخۆشی دکتۆر جەمال بوو سەردانمان پێکردی ئەو 3 مانگ جارێ عیلاجیە داینەی مادی کێشەی ئاسنیە بوو جارێکیان خۆم پێشمەرگە بووم لە میحوەرەکان بووم تەلەفۆنیان بۆ کردم لە ماڵۆتیان موعیدی دکتۆریە ئەمێن سەردانێکەکەینەوە قەیچێکا بڕۆن سوتفە شاکاریشیان بردبوو لەگەڵ خۆیانە کە چوونە ژوورۆ دکتۆر جەمال خواعافیکە یەکسە سەیری کردبوو دیو ئەی شاکار بۆ ڕەنگی وایە یعنی چی دکتۆر جەماڵایی نازانم خۆ شاکار سپاس بەخوا کێشەی نییە و خوارد نوشتی باش و ئەمانە و تیوەڵی پێویستەکە فاسێکی عامی بۆ بکەن بڵاوتر خۆماتمە دەوام و چینۆ بەلای دکتۆر جەمال لەگەڵ شاکار گیانە دوو بە دوو سەیری کرد دکتۆر جەمال تیوەڵا شتێکی وان نییە و ئەویشە تۆزێک کێشەی خوێنیەوەمانە عیلاجی بۆ دانیم لەگەڵ هەنارە 3 مانگی تر بێننەوە شاکاریان عیلاجەکانی خوارد پێی ناکەوت یعنی زیاتر بەرەو دواوات لە خواردندا ئەبڕامانە ئیتر دایکی وتی بۆ چینێکی نەکەین سۆنەرێ لە ساغڵی دکتۆر ڕەفیق نەکوی التیابی ڕێ خۆڵۆشتی وای هەبێت مان خەیچێکا چین وەڵای ئێوارە چین دکتۆر ڕەفیق سۆنەرێکی بۆ کرد ناڕاستە خۆ پێی وتین بۆچی سەردانێکی خەسخانەی هیوان ناکەن مان چی
بۆچی بچینیتی وەڵات کێشە نیە خۆ من خوشکێکم لێوێ و شەردەوە نییە و نەخۆشە بچێ ئەوانە و ئێوتمان قەیچێکە وڵات چین وەلای دکتۆرە بیان سەی فەحسەکانی کرد تی شاکار پێویستەکان من فەحسی تری بکەمەوە ئێوتمان قەیچێکە کۆدی بۆ دانا و بەیانەکەی چینەوە فەحسی بۆ کردین سەعات 3:30 دەرچوو ئیتر قسەی لەگەڵ منا کرد و وتی شاکار تووشی شتێکی وا بووە نابێت وتانی چکات من نەخۆشمەیە لە تووبە لە هەندەسەیە ژنی هێناوە شووی کردووە شاکاری شێکێکە بێت لەوانە ئێمە بڵێن پێم وتی 15 چواری 2015 شاگەر پێیان وتین ئەو تووشی نەخۆشی بووە ئەوە کە پێم دکتۆرە بیان وتی کە داخڵ بوو ئەبێ مانگە بمێنێتەوە شاوتی یەکسەر نەتیجەی فەحسەکان وەکو یەک وابن ئەوەی پێ ناچێ خوێنی بۆ واسیتی خوێنی زۆر داوازیوە دوای خوێنەکەش ئەگەر نەتیجە و فەحسەکان دین فەحسی مۆخی بۆکەین فەحسی مۆخیشیان بۆ کرد لە مۆخەکەی شاهەیە دەستیان کرد بە عیلاج خۆی ناخۆشە بڵێ تۆ ئێستا ئەو قژە زەردە جوانە کە بینی ئەوەری نەکبوو شێوەی دەموچاوی ئەگۆڕا ینی برۆی پێوە نەما قژی پێوە نەما بەلاتەوە ناخۆش بوو بە جاری وایە کە دڵخۆشیشیانە کردیان ئەوەی شەڵا نەتیجەی باشیە بۆیە ئەوەی ئەوە عیلاجە ئیشی خۆی کردووە بۆیە ئەوە مووی هەڵوەرانەوە جای واشە لەوا دڵی خۆشە بۆیان و خۆ وایش نین بەس یانەوەی تووکان وەرێنێ ئیسیجابەی نەبووە عیلاجەکە بەس هیوا بوو هەڵیشی نێوەران و پێشێکەوت دکتۆرە بیان دکتۆری شاکار بوو یعنی کە هات بۆ لای بۆ باوەشی بۆ گرۆ دەسێکی دەمەلی شاکار ماچێگر شاکار یان سپاس بەخوا زۆر باشی ئینشەڵا فەترێکی تر ئەو نێرمەوە و تر ئەو قسەی خۆشی بۆ کرد ئەوەش ئەمەش دڵمان پێی خۆش بوو یعنی ئەرەوە نەبوو عیلاجەکەی بۆ بنووسێ سەوەرەقەیەک و بڵێ ئەوانەی بۆ وەرگرن و تر بڕۆیشتایە شاکارێ دوان شاکار گیانم شەوچی و کرد سەیری یاری ئەەکەی سەیری پاپا ئەەکەی ئەی قسەی خۆشی بۆ گرم لەولای ماچە کرد ئەو نێرمەوەی ئینشەڵا و ناڵم زۆر لێرە بمێنیتەوە تامانە بۆ ئێمەش خۆش بوو بەڵێ ناوی نەخۆشە کەلیمەیەکی قورسە بەس باوەڕکە یەکەمین پشت بەخوای گەورە ببەستن هیچ نییە بەسیتەوەریگەوە زەنگرانە تایەکە ئەینا ئەبێ دایک و باوکیان دایمە ڕویان خۆش بێ پاک و تەمیز بن بەجلی پاک و تەمیزیەوە بڕۆن پێکەنین و سوحبەت لەگەڵ یا بکەن بڵێن ئێمە ئەوە نامێنین لەو خەسخانە عیلاج وەرگرت چوونە دەرەوە چین بۆ کۆ پێ خۆشە چین بۆ یەچین بۆ فڵان شوێن ئەوانە زۆر دەوریە بێ بۆ مناڵەکە نەک تۆ دایمە یا لە پەنجەرەکەەوە سەیری بگریت و بەخوای گیانەمە چی بوو بۆ نردم و بەخوا نامێنەوە قەت ئەوانە بیر لەوانە نەکەنەوە من کچەکەیشم لەم گەورەترە بەس ئەمان ئەمنە ڕویان داوە بە شاکار لە خەسخانەکە دکتۆرەکان و کارمەندەکان و جەماعەتی مناڵ پارێزوانە شاکارگیان بۆ قسەدا نامێنێ ئەوە ئێسێک ئێوادن یەکتۆڵ شەرمیگرنەینا لەگەڵ گەورەی و لەگەڵ مناڵە سپاس بەخوا لە مەکتەبیشا زۆر زیرەکە بۆ هیچ نامێنێت من لە پۆلیسی بەدرگاکەوە هەتا دکتۆر دۆسی کە مەدیری خەسخانەکەیە لەگەڵ جەماعەتی مناڵ پارێز کاگالانەوەوان چاویان ماچەکەم بەڕاستی هاوکارن نایڵن پەک بکەوێت تۆ قسەکە لە دەم و دەرچێ بۆ عیلاجی بۆ شتێکە نەبێت هاوکارتە من لە هەموو ئیشێکات هاوکارتە من و زۆر دڵسۆزن بردم بۆ جووری یاری و کاکالان پلەیستێشنی لەگەڵاکردم پلە چوار دادشادی کردمە کۆڵی هیوادارم ئەوانش ڕۆکم چاکم منش ڕۆژێک وەکوان وابنی سە چاکمەوە لێرە ئەوەی کە زۆر گرنگە سەرنجستانی بۆ ڕاکێش و مەک لە سەرەتای بەرنامەکەەوە سەرنجستان بۆ ئەوە ڕاکێشراوە کە شێرپەنجە یەکسان نییە بە مردن با درێژایی 14 ئەڵلقەی ڕابردووی وەرزی دووەمی چارەکە دەربارەی شێرپەنجە قسەمان کردووە زۆر کەس گلێوە هەبووە کە ئەڵێن زۆر دەربارەی شێرپەنجە قساکەن بەڵێ هێشتا کاری تریشمان ماوە دەربارەی شێرپەنجە بۆی کە لەوە تێبگەین شێرپەنجە یەکسان نییە بە مردن وەک بۆمان باسکردن بۆیە هێمای ئاڵتونی بەکارهێنراوە بۆ شێرپەنجەی مناڵی لەبەرەوەی کە مناڵان بە ئاڵتونی ژیان ناسراون ئەمە بیرۆکە هەندێک لەو دایک و بەکانە بۆ لە وڵاتی ئەمریکا کە
ئەم ڕەنگەیان بۆ بژاردو هەر لەم گردێلانە بۆ نمونە گردێلەی سوور نیشانەی نەخۆشی ئەیدز یان هۆشیاری بۆ نەخۆشی ئەیدز گردێلەی پەمەیی نیشانەیە بۆ یان هۆشیاریە بۆ شێرپەنجەی مەمک وە زەردەکە گومان باسکردن بۆ شێرپەنجەی مناڵی دەکرێت ئێمە چی بکەین وەک هاوڵاتیان و هاونیشتمانیان بۆ مناڵانی دەستنیشانکراو بە شێرپەنجە پشگیریان بکەین چۆن پشگیریان بکەین بۆ نمونە ئەم وێرانە کە دابینە مناڵانی دەستنیشانکرا و توشبووی شێرپەنجە کردویانە هەموو ئەو مەتریاڵانی کە لە دروستکردنی ئەو وێنانە بەکار هاتووە خەڵک بە دیاری بۆ مناڵپارێز و بۆ نەخۆشخانەی هیوای بردووە واتە مەرز نیە تەنها پارە بەرنەوە بەڕێزان کە ناتانێت پارە بەرن وەک هاوکاری بۆ مناڵان ئەتوانن خەڵەمی وێنە کێشان ئەتوانن بابەتەکانی وێنە کێشان ئەتوانن ئەو شتانی کە وێنی لەسەر کێشی ئەوانە بە دیاری بەرنەوە یەک دوو لەوانەیە هەندێکتان پرسەرەوەتانە بەکەم بەرنامە تابەت بۆ بە شێرپەنجەی مناڵی بۆ ڕسمی مناڵێکمان نەخستە سەر شاشە کە شێرپەنجەی هەبێ لەبەرەوەی کە ڕێکخراوی مناڵ پارێز کام کەمپەنی ڕاگەاندووە و لە هەر سە نەخۆشخانە شێرپەنجەکانە کارەکە بۆ پشگیری مناڵان وەک بەشێک لە سیاسەتی پاراستی مناڵ ڕێگە نادا وێنەی هیچ مناڵێکی شێرپەنجە بخرێتە سەر تەلەڤیزیۆن و لە ناو تۆڕە کۆمەڵاتەکان بڵاوکرێتەوە بۆ لەبەرێ ئەو مناڵانە شایانی ڕێز و شایەنی پشگیرین نەک وەک مەتریاڵێکی ڕاگەاندن بەکاربێن و بۆ وروژاندنی بەزەی و سۆز بەکاربهێندێن ئەو مناڵانەش بەشێکن لە ئێمە و مناڵی ئێمەشن ئەوەی تری کامێنێتەوە دەربارەی ئەم باسە یەکێک لە هاوڕێکانم لە ماوە سەردانی کردم بۆ نەخۆشخانەی هیوا لە ناو نەخۆشخانەی هیوا وێنەی هەندێک لە مناڵەکانمان هەڵواستیەوە کە کارمان بۆ کردوون کە بینی وتی هەر مناڵێکە مووی بەسەرەوە نەما واتە ئەمرێ وتمان نەخێر زۆرێک لەو مناڵانەی کە دەستنیشانکراون بە شێرپەنجەکان لە شێرپەنجەی خوێن و بەشەکان یەکە باوترین و بڵاوترینیانەوە شێرپەنجەکانی تر ئەگەری ژیانیان زۆرە و داهاتوویەکی پرشنگداریانە بێ بەڵام ئەگەر هات و شێرپەنجەی سەردەمی مناڵی ژوەکە شێرپەنجێکی تر زوو دەستنیشان نەکرێ بەڵێ ئەگەری مردنی هەیە کە هیوادارینەوە ڕوو لە هیچ ماڵێک نەکە لێرە ئەمەڵقەی چارە لە ناو پرسیار و وەڵامی خەڵکە دەربارەی شێرپەنجەی مناڵی و هیلاکبوونی کارمەندانی مناڵ پارێز کە ئەم کەمپەینەی مانگی نۆی 2019 بە هاوکاری نەخۆشخانەی هیوا و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی ئەنجامدرا تەواو بێ هەڵقەی داهاتووی چارە تایبەتە بە سێهەم باوترین شێرپەنجە لە کوردستانە کە بریتیە لە شێرپەنجەی خوێن یان شێرپەنجەی خوێن لە گەورە ساڵانە هەتا هەڵقەی داهاتوو ڕێز و حورمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی هونەری و ئیداری دەستگای میدیای کورسا قبول فەرمونون شەو شەوگارتان شاد خواتان لەگەڵ